خوشکانی بەڕێز برایانی بەڕێز مامۆستایان خێزان یەکەمین یەکەی کۆمەڵگایە وەکو چۆن هەر بینایەکە دەیبینی کۆمەڵ لە کۆمەڵی خشت کۆمەڵی کەرەسەی خاو پێک دێ کەرەسەی خاوی یاخو خشتی یەکەمی بنیاتنانی کۆمەڵگا بریتێ لە خێزان خێزانیش لە ئیسلامدا یەک جۆر خێزان هەیە ئەوەتان پێ سەیر نەبێ چون ئێستا لە ڕۆژئاوا چەند جۆرێک خێزان هەیە بەڵکو نەتەوێگردوەکان بەڕەسمی دانی هێناوە بەلای کەمەوە بە 14 جۆر خێزاندا 14 جۆر خێزان لای ئێمە ئافرەت و پیاو خێزان پێک دێنن بەڵام وەختێک لە فیتڕەت و لە ناخ و زکمایکی خۆمان لا دەدەین لەوە حیلا دەدەین تووشی هەڵدێری شوێنکەوتنی ئارەزوەکان دەبین لەوێ جاوجار دوو پیاو خێزان پێک دێنن دوو ئافرەت خێزان پێک دێنن لە دەرەوەی خێزان پێک دێ منداڵی دیکە دەکەنەی خۆ لەگەڵ ئاژەڵ خێزان پێک دێ ئەنواع و ئەشکال خێزان هەیە لە ئیسلامدا خێزان یەک جۆرە ئەوەی کە عەقڵ و مەنتیقیش تەییدی دەکە هەرەوەیە پیاوێک و ئافرەتێک تەنیا ئافرەت دەتوانێت منداڵی ببێ هەموو پیاوی دنیا کۆبکەوە تەنانەت ئەوانش کە خۆیان کردو بەژن لە ئەوروپا ئەوەش هەیە هەندێک پیاو خۆ دەکەن بەژن هەندێک ژن خۆ دەکەن بە پیاو بەڵام نا ئەوەی کە خۆی کردو بەژن بۆتە ژن لە پیاو شۆراوە نەش بۆتە ژن من ناتوانێت منداڵی ببێ نە ئەو ژنەش کە خۆی کردەوە پیاو بۆتە پیاو لە ژن شۆراوە نەش بۆتە پیاو بۆتە مەخلوقێکی مەمسوخ و مشەوه تەنیا ئافرەت دەتوانێت منداڵی ببێ و تەنیا ئافرەت دەتوانێت منداڵ بخێوکە کە بەداخەوە لە کۆمەڵگایەکی مادیگەری و لە کۆمەڵگایەکدا کە مرۆڤ بە ئاژەڵ تەماشا دەکەن و تەنیا وەکو جەستە تەماشای دەکەن و تەنیا حیسابی دنیا دەکەن حیسابی قیامەت ناکەن ئەو ئەرکەی ئافرەت بەکەم تەماشا دەکرێت کە بریتێ لە دروستکردنی مرۆڤ و پەروەردەکردنی مرۆڤ بەخێوکردنی مرۆڤ ئەگەر پیاو خان و بەرە و بینا دروست دەکا ئەگەر پیاو شەڕ و شۆڵ دەکا ئافرەت لە ماڵێ مرۆڤ دروست دەکا مرۆڤ پەروەردە دەکا دایک یەکەمین قوتابخانەیە خێزان ئەو قاڵبەیە کە دەبێ مرۆڤ تێیدا لە قاڵب بدرێ پەروەردە بکرێ پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ ما نحل والد ولده أحسن من أدب حسن يعني خلق حسن هیچ باب و دایکێک دیارەیەکی بە نرختری نەداوە بە منداڵەکەی خۆی چاکتر لە ڕەوشی جوان ئەدەبی جوان